دەنگێ گەل دەنگێ کوردستانی هێژا لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ پارێزەرانی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان با مەبەستی ئەنجامدانی دیدار داواکاریکی نوێیان پێشکەش بە داواکاری گشتی بورسا و زیندانی ئیمراڵی کرد. هەریەکان لە رادیۆ ئۆستۆرگ ڕێزان ساریجان مەزلوم دینچ و فایق ئۆزگۆر ئۆرۆ لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا بۆ ئەوەی بتوانن دیدار لەگەڵ ڕێبەری گەلی کورد ئەنجام بدەن سەردانی هەریەکان لە داواکاری گشتی کۆماری بورسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. لە هەمان کاتیشدا پارێزەران داوایان کرد دیدار لەگەڵ زیندانیانی دیکەی ئیمراڵی وەک عومەر خەیری کونار، حەمڵی یڵدەرم و وەیسی ئاکتاش ئەنجام بدەن. هەپەگە بڵاوی کردەوە سوپای داگیرکاری تورک 14 جار با فڕۆکەی جەنگی و 9 جار با هێلیکۆپتەری هێرشبەر و 692 جار بارچەکی قورس و تۆپ و تۆپ هاوێژ گۆڕەپانەکانی گەریلای بردومان کردووە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمەکانی پاراستنی میدیا ڕایگەیان هێرشەکانی سوپای تورک و دەستێوەردانەکانی هێزەکانی گەریلا بۆ ڕاوەستاندنی هێرشەکان لا چوارچێوەی پاراستنی ڕەوا بەم شێوەیە لە ڕاگەاندراوەکەی هەپەکەدا هاتووە لا 11 و 12 ئادار دەوڵەتی تورک با فڕۆکەی جەنگی 23 جار بردومانی هەرێمی خواکۆرک و هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپی کردووە. هەروەها لا 11 و 12 ئادار دەوڵەتی تورک با گشتی 692 جار با چەکی قورس و تۆپ هاوێش تۆپبارانی هەرێمی خواکۆرکی کردووە و هاوکات 12 ئادار لا گۆڕەپانی بەرخودانی گردی ئامەدی کامڕایەکی چاودێری داگیرکەران تێکشکێنراوە کە بۆ چاودێری دانرابوو. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئاماری شەڕ و پێکدادانەکانی دوێنیان لەگەڵ هێزەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لا سنووری بەنداوی تەشین و مەحوەری قەرەقۆزاغ ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و ڕێگەیان دەوڵەتی تورک و چەتەکانی بەردەوامن لە هێرشە دڕندانەکانیان بۆ سەرناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و پێشلکردنی سەرجەم پەیمان نامە و ڕێککەوتنامە نێو دەوڵەتیەکان و هەروەها هەموو جۆرە چەکێکی قورس بەکاردەهێنن. قەسەدە دەشڵێت دوێنێ لە بەرەی بەنداوی تەشین دەوڵەتی تورک و چەتەکانی با تۆپی قورس گوندەکانی دەوروبەری بەنداوەکەیان بردومان کرد و هاوکات فڕۆکە سەربازەکان چەندین هێرشیان کردوتە سەر گوندی خەربەت زەمالە لا گوندەکانی باشووری ڕۆژهەڵاتی منبەج و لە ئەنجامدا زیانی مادی لەکەوتوێتەوە. هەروەها لە هەوڵێکی چەتەکان بۆ ئەنجامدانی هێرشی خۆکوژی با فڕۆکەی بێفڕۆکەوان بۆ سەرخاڵەکانی هێزەکانی قەسەدە شەڕڤانان سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژیان قستوتە خوارەوە. هەروەها لا محوەری قەرەقۆزاغ دوێنێ فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک چەندین هێرشیان کردوتە سەرگوندی غەزاق و لە دەوروبەری پردی قەرەقۆزاغ. دواتریش دەوڵەتی تورک و چەتەکانی بە تۆپ و تانک و موشک هاوێژەکانی و گول لە هاوەن گوندەکانی تینە جەددا بیرحەسۆ دیکان و مەلهایشیان بردومان کردووە. هەروەها گردی سەیفی و قەرەقۆزاغیشیان بردومان کردووە و هێرشەکە زیاتر لا 50 گول لە هاوەن ئەنجام دراوە و زیانی مادی با مڵک و ماڵی هاوڵاتیان گەیشتووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە لە ماوەی 24 کاتژمێردا 177 کەس لە ئەنجامی ئاڵۆزیەکانی سووریادا کوژراون. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاماری 24 کاتژمێری کوشتن و کۆمەڵکوژیەکانی سووریای بڵاو کردەوە و ڕایگەاندووە لە ماوەی 24 کاتژمێردا 177 کەس لە ئەنجامی ئاڵۆزیەکانی سووریادا کوژراون و ئاماژە بەوەش کراون لە 4 کاتژمێری کۆتاییدا جگە لەو سێ کۆمەڵکوژیەی کە لە تەرتوس و لازقی و حەما ئەنجام دراون نزیکەی 19 کەس لە سووریادا کوژراون. هەروەها لە 24 کاتژمێردا سێ کۆمەڵکوژی لە تەرتوس لازقی و حەما ئەنجام دراوە لە ئەنجامدا 158 کەس کوژراون. دەشڵێن لا گوندی غەسلای باشووری شاری حەلەب لا شەڕی نێوان دوو
ئامۆزادا 7 کەس کوژراون. باس لەوەش کراوە لە هەرێمی زەرزۆریای گوندەواری حومس کەسێک لا کاتی گەڕانەوە لە سەرکار لەلایەن گروپێکی چەکدارەوە کوژراوە و هەروەها لە دەشتایەکانی کە جاجە بوو بە شرەی گوندەواری دەیرۆ زور بەهۆی تەقینەوەی مینی پاشماوەی جەنگەوە 4 کەس گیانیان لەدەستداوە و لە شارۆچکەی شێخ ئیدریسی ڕۆژهەڵاتی ئیدلیبیش لەلایەن کەسانی نادیارەوە کەسێک کوژراوە و تەرمی کەسێکیش لا گەڕەکی نەسارا دۆزراوەتەوە کە شوێنەواری گولەی پێوە بووە. ئەڤین سوێد هاوسەرۆکی ئەنجومەنی جێبەجەکاری ئیداری خۆبەڕێوەبەری دەڵێت ڕێکەوتنی نێوان باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ شام هەنگاوێکی مێژوویە جگە لە بەدەستهێنانی مافەکانی گەلانی هەرێمەکە و دەستێوەردانە دەرەکیەکان لا سووریا کۆتایی پێدێنێت و جارێکی دیکە گەلانی سووریا لا یەکتر نزیک دەکاتەوە. ڕێبەریا خۆسەریا و هاتە ڕاگەهاندن ji tevahiya pêkhatanete û partiyên siyasî jin û ciwan ji bo pêşa roja xwe nîqaşên gelek dirêj kirin û bi vî şekilî rêveberiya xweser hata ragihandin di 2014 da ew protokola ku hata imzakirin di navbera Bakur Rojhilatê Sûrî û di navbera Şamê de esas wekî gaveka giring û dîrokî em dibînin ji bo ku em karibin Sûriye ber bi gavên nû ve bibin dibê ku em bi rengekî aştiyana diyalog bikin nîqaş bikin ji bo em karibin hemû pirsgirêkê xwe çareser bikin. Ser wî esasî wekî goma gotî ew gava ku wekî imzekirina protokolê gava yekemîn e helbet di nava salên şoreşê de rêveberiya xweser her û her ji bo çawa ku Bakur Rojhilatê Sûrî wê bibe beşê pêşeng ji bo yekîtiya Sûrî ji bo parastina xaka Sûrî û ji bo ku bikaribe pêşengtiyeke rast bike ji avakirina sîstemeka demokratîk ya ku hatiye jiyankirin di nava 14 salên borî de gotê de jin û ciwan pêşengin. Niha piştî imzekirina vê protokolê ya ku wekî gava yekemîn me binav kiriye îdî biriya komîtên ku werne avakirin wê hemû xalên girêdayî hemû aliyên jiyanê di Bakur Rojhilatê Sûrî de wê xal bi xal were nîqaş kirin wê merheleyeka helbet wê gelek nîqaş tê de hebin wê gelek nêrîn tê de hebin wê gelek bi sabir dibe ku herkes nêz bibe û bi vî şekilî ber bi Sûriyeka nenavendî bi Sûriyeka pir rengî Sûriyeka ku tevahî pêkhata û hêz cihê xwe di nav de bigirin û helbet sîstema ku bi pêşengtiya jin hatiye avakirin dibe ku ev sîstem jî bibe malê tevahiya Sûriye. تەرمی شەروانی قەسەدا فەرحان وەیس و ئەلحەمۆد بە ناسناوی عومران هۆڵ با بەشداری ئەنجومەنی بنەماڵی شەیدانی حەسەکەی کەنتۆنی جەزیرە لە گۆڕستانی شەید دژوار لا گوندی داودیەی حەسەکە بە خاک سپێردرا. ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان ئەحمەد هەرێز ڕایگەیان ئێمە بە هەر شەهیدێک ئیرادەمان بەهێزتر دەبێت و هەتا ئازادی خاکە داگیرکراوەکانمان بەردەوامین لە تێکۆشان. هەروەها بە ناوی هێزە سەربازیەکانەوە لە مەراسیمەکەدا سالار حەسەکە ڕایگەیان ئێمە بۆ پاراستنی گەل و خاکەکەمان بەردەوام لا سەنگەرەکانی پێشەوەی بەرخۆدان دەین. جێ ئاماژەی عومران هۆڵ لا نۆی ئادار باهۆی جەڵدەی دڵەوە شەهید بوو. کاروان میر ئاودەڵی بەڕێوبەری بەرگری شارستانی سۆران ڕایگەیان بەیانی ئەمڕۆ لاچیایی ڕۆڵەی گوندی ماویلیانی سەربا شارۆچکەی ڕواندز کەسێک لەگەڵ دوو هاوڕێی چوونەتە چیاکە و مینێکیان پێدا تەقیوەتەوە و لە ئەنجامدا کەسێک بە ناوی محەممەد حەسەن گیانی لەدەست داوە. وتی ئەم کەسە خەڵکی گوندی جوو لە مەرگی سەر شارۆچکەی خەلیفانە و با مەبەستی کۆکردنەوەی گیا بەهاریەکان ڕووی لە چیاکە کردووە. هاوشێوەی دەیان ناوچەی دیکەی باشووری کوردستان شارۆچکەی سەی سادق لە ساڵی 1970 بە تەواوی لەلایەن ڕژێمی باسەوە ڕوخێندرا و تەواوی دانیشتوەکەی کۆچبەر بوون. پاشان لە دوای ڕاپەڕینەوە جارێکی دیکە ئاوادان کرایەوە و لە ئێستاش دوای 34 ساڵ لە ڕاپەڕین و 33 ساڵ لە حکومڕانی کوردی دانیشتوانی سەی سادق بە دەست دەیان ناڵەوە
دەیان کێشەوە دەناڵێن و دەڵێن خەڵک با دڵخۆشیەوە ڕاپەڕینی کرد بەڵام دەستکەوتەکانی تەنها بۆ بەرپرسان بوو. ڕینەکە خەڵدڵی خۆش و خەڵ بە هەواڵی بەبێ مەعاش و بەبێ هیچ گوێنە ئاە بەڵام ئیسە کە هەیە خەڵک ینی باوکێکە بیبێت مناڵەکان داوای لێکە هەیە بۆ نایێت کاکە با وەکو یەکە و خەڵکە بەشدار بێتیایە وەڵاهی خۆ خەڵک لەخوا بەسیابێ بوونێک هەیە بەڵام بوونەکە هینی حکومت نییە بەڕاستی هی خەڵک خۆیەتی نەوەڵا بەرا حکومت ئایسە شتێک کە بڵێ خەڵک دڵی پێخۆش بێت وەڵاهی نییە لەم وەختە هیچ هاوکاریەک نییە بۆ میلەت و بۆ خەڵک بەڕاستیەکەی بەڵام بەداخەوە ئێساکە ئێمە دڵمان خۆش بوو بۆی کە ئێستا ڕاپەڕین هاتوو بەڵام ڕاپەڕین چی ئێسارێکمان لەم ڕاپەڕینەکرد ئەوە تە ئێساکە لە سەدەیەکیان کە هەموو کەسان سەدەی 21ەکە کەچین نە کارەبا هەیە نە ئاو هەیە نە ژیان هەیە نە هیچ شتێک نییە تەنانەت خەستخانەکەیشان ناڕەحەت کردووە بڕواکە نییە ئای نەخۆشەکەوی نایێت بڕێ بۆ خەستانە ئەبێ بڕێ بۆ عیادەی دوای هاتوون بۆ فەقیر ناشێ بەڕاستی دەستکەوتنەوەی بۆ ئێمە نییە بۆ کۆمەڵێکە پێی گەورە بوون و خەڵکی بۆ خۆی سەیرانەکە لە دوورە و ماشەڵڵا هەموو کوڕە مەسوولە بۆ خۆی بەسیاری آخر مۆدیل ئەسوورەت و بەلاتەوە بەر پەرتەڕازگان بۆ بڕکە ئاوەکە مەسەل چاوانەرەوەیە. عەبدوڵڵا ئەحمەدزادە چالاکی فەرهەنگی و ئەندامی ئەنجومەنی فەرهەنگی هەڵەبجە و شاری دانیشتووی شاری سەقەز لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. هێزە ئەمریکان پاش دەست بەسەرکردنی ئەم چالاکە فەرهەنگە ماڵی ناوبراویان پشکنیوە و لێکۆڵینەوەیان تیادا کردووە. عەبدوڵڵا ئەحمەدزادە لە چالاکانی ناسراوی فەرهەنگی لە شاری سەقەز دیاری دەکرێت و هەموو ساڵێک لە ساڕۆژی هێرشی کیمیاوی حکوومەتی بەعەس بۆ شاری هەڵەبجە چەندین بەرنامەی فەرهەنگی یادکردنەوە بەڕێوە دەبا. تا ئێستا لە هۆکارەکانی دەست بەسەری و تۆمەتەکانی دژی ئەم هاوڵاتیە هیچ زانیاریەک لا بەردەست نییە. دوای ئەوەی ترامپ لە نامەکەیدا داوای دانوستاندنی لە ئێران کرد ڕێبەری باڵای ئێران جارێکی دیکە ڕایگەان داواکەی سەرۆکی ئەمریکا بۆ دانوستاندن بۆ فریودانی ڕایگشتیە و ئێرانیش بەردەوامە لە بەهێزکردنی دەسەڵاتی خۆی و ئێستا ئێمە لە چاو ساڵانی ڕابردوو بەهێزترین. عەلی خامنەی ڕێبەری باڵای ئێران دەربارەی پەیامەکەی ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی دانوستاندن ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە وتی ئەمساڵ بە ئاراستەی جیاواز خاڵی بەهێز و توانامان هەیە و ئێران بەردەوام لە گەشەکردن و پێشکەوتن و زیادکردنی دەسەڵاتی خۆی و هەرواوتیشی ئەمڕۆ ئاژاوەچیەکانی جیهان دەڵێن دەبێت هەموو کەسێک گوێ ڕایەڵی ئێمە بێت و دەبێت بەرژەوەندەکانمان لا پێشینەی هەموو وڵاتێکدا بێت بەڵام ئێران ئەمە ڕەت دەکاتەوە. ئاژانسی ڕۆیتەرز سەبارەت بە مەرجەکانی رووسیا بۆ کۆتایی هێنان با جەنگی ئوکراینیا بڵاوی کردەوە. رووسیا مەرجی کۆتایی هێنانی جەنگی پێشکەش بە ئەمریکا کردو بۆ ئەوەی ڕەزامەندی لەسەر ڕێککەوتنێک وەربگرێت کا کۆتایی بە شەڕی ئوکراینیا بهێنێت و پەیوەندیەکانی لەگەڵ واشنگتندا ڕێبخاتەوە. ئاماژە بەوەش دەکا بەرپرسانی رووسیا و ئەمریکا لە ماوەی 3 هەفتەی ڕابردوودا لە کاتی دانوستانە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆکانیاندا باسییان لە مەرجەکان کردووە. گەشتی ناکۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە هەرشاد.